کاتان باش بینەرانی پرۆگرامی تەندروستی و ڕۆژوو هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەم ئەو کەسانێک کە ئاڵودەی کافاینەکانن چۆن ئاگاداری تەندروستیان بن بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ دکتۆر هویام هاشم پسپۆڕی کلینیکی خۆراکزانی باسیەوتوارەکەن دکتۆر سڵاوی پاک لێبێتن و مانگی ڕەمەزان پیرۆز بێتن. سپاس سڵاو لە ئێوەش سپاستانەکەم لە سەرەتادا پیرۆزبایی لە مسلمانان دەکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز و لە خودای گەورە داواکارم ڕۆژ و تاعەت و دوعای هەموو لایەکمان قبول بکات. دکتۆر بە سەرچال لەوە دەست پێ بکەین کافاینەکان چۆن کاریگەریان لەسەر جەستەی مرۆڤ بە تایبەتی ئەوانەی ئاڵودەن. بڵێ لە سەرەتادا دەمێ وا بڵێم کافاین بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن کە خەڵک بەکاری دێنێ بۆ مەسەلەی ئاسوودەبوونە با بڵێن هێورکردنەوەیە، بەڵام بەپێی ڕێکخراوی خۆراکی دەرمانی ئەمریکا ڕێگە پێدراوی بە پێپڕێک داناوە کە دەتوانین بڵێن لە 400 میلیگرام لە ڕۆژێک کە ئاساییە بخورێتەوە کە دەکاتە نزیکەی 4 کوب قاوە لەگەڵ بابن علبە دەبەی بیبسی بچووک لەگەڵ 2 تایگەر لە ڕۆژێکە ڕێگە پێدراوە. بەڵام ئەگەر هاتوو زیادەڕۆی لەم بڕەکرا دەتوانین بڵێن تووشی ئاڵودەبوون و ئیدمانبوون دەبین و لەمان کاتدا هۆشیارێکی تر دەدات دەڵێ ئەگەر هاتوو ئێمە کافاین کە بە شێوەی شلە یاخود پاودەر بخۆین دەتوانین بڵێن دەکاتە 28 کوب قاوە. ئەمەش خۆی لە خۆیدا دەتوانین بڵێن کاریگەری ڕاستە خۆی دەبێت بۆ سەد تەندروستی دەتوانین بڵێن بێتە هۆی لە ناکاوی مردن. دەبینین کەسانێک هەیە کە بەردەوام با بڵێن لە خواردنەوە دانا کاتێک کە دەیخۆنەوە هۆرمۆنی دۆپامین دەردەدرێت کە هۆرمۆنی دڵخۆشیە. بۆیە کاتێک کە تۆ کوپێ قاوە ئەخۆی یاخود چایەک ئەخۆی یاخود خواردنەوەکی وزە بەخش دەخۆی دەتوانین بڵێن لە مودەی 10 سعات تا 4 سعات پێویستت پێ نییە کەمتر، بەڵام کە تەواو بوو هەست دەکەی بەچی سەرهێشە دڕاوەچی تووڕەبوون نیشانەکان تووڕەبوون وەلامان کاتدایەکێک شە لەو هۆکارانەی کەوا دەکا خەوت با بڵێن خەوت تێک بچێت. کاتێک کە خەویش تێک دەچێت کۆمەڵێک کاریگەری با بڵێن ناتەندروستی لەسەر جەستەمان دروستە بێت. کاریگەری خراپ کە ئێستادا بەپێی توێژینەوەکان ئیسپات کراوە دەتوانین بڵێن کاریگەری ڕاستەو خۆی دەبێت لەسەر با بڵێن پرچوەرین، کاریگەری ڕاستەو خۆی دەبێت لەسەر کەمبوونەوەی هەموو ڤیتامینەکان. دکتۆر ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین هەندێک کەسمان هەیە زۆر ئاڵودەی کافاینەکان دوای ئەوەی کە بانک ئەکاتەوە یەکسەر دەست ئەکاتن بە خواردنەوە کافاینەکان ئەمە چەند زیان بە تەندروستی دەگەین چەند خراپە بۆ ئەو. بەڵێ بەڕاستی ئەگەر باز بکەین دەتوانین بڵێن کاریگەری زۆر خراپی دەبێت چونکە وەکو هەموو ڕێنماییەکان کاتێک کە کەسێکی ڕۆژوگەر ڕۆژەکەی دەشتێنێ لەو ڕۆژەدا کە با بڵێن جسمی خۆی خاوین دەکاتەوە لە کۆمەڵێک پێ کاتەی خراپ حتا بە کافاینەکانەوە دەتوانین بڵێن وەکو ڕێنمایی یەکسەر بابنە ڕۆژەکەی بەوان نەشتێ ڕۆژەکەی چونکە جسم کە وشکە بێتەوە هۆکاری یەکەمی کە کافاینە وای لێ کردووە کە جسم بەرە وشک بوونەوە بڕوە چونکە لەوانەیە ئەو پرسیارەش بکەیت دەتوانین بڵێن ئەگەر لە پارشیوە چایەک قاوەیەک بخۆیەوە دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە زۆرترین میز بکە. زۆرترین میزکردنیش وا دەکات جسم وشک بێتەوە کە جسمیش وشک بووە دەتوانین بڵێن تا ئەیوارە تۆ بە توینوێتی دەمینیەوە سەر ئێشەیەک دەگری وەلەمان کاتدا دەتوانین بڵێن لەشێکی شەکەت وە تووڕەبوو و کەسێکی تووڕەبووش بۆ وەکو ڕێنمایی دەتوانین بڵێن ئەگەر بتەوێ خواردنەوەیەکی کافاین بخۆی چایە باشترینە لە چاو قاوە لە جێگەی قاوەکەیە وەگەر هاتوو چایەکەش نەخۆی دەتوانین بڵێن چای گیایەکان وەکو گولە حاجیلە وەکو چایدارچین وەکو با بڵێن چای سەوز ئەوانە باشترین کە هیچ کافاینێکی تێدا نییە و دەتوانین بڵێن هێورکەرەوەیەکی سروشتی. باشە دکتۆر ئەی کێ نابێت کافاینەکان بخۆنەوە کێ ئەبێت لە کافاینەکان دوور بن؟ بڵێ ئەمە پرسیارێک لە جێگای خۆتی ئەوانەی کە نابێت کافاینەکان بەکاربێن و دوور بکەونەوە دەتوانین بڵێن ئەوانەی نەخۆشی شەکری دوویان هەیە کە نابێت بیخۆن یاخود ئافرەتێک کە بیەوێ شیر بدا یاخود لە مەرحەلەی دوو گیان بوونە
دەبێت لەژێر پسپۆری با بڵین دکتۆری خۆی بێت کە باسم کرد کە 400 میلیگرام دەتوانێت بۆ سرودار بکرێت بۆ 200 و هەندێک جار ڕێنماییش دەکرێت کە نەیخواتەوە وە لە هەمان کاتدا ئەوانەی زەختیان هەیە بەرزەپەستانی زەختیان هەیە نابێ بیخۆنەوە وە لە کاتێکدا ئەوانەی کە لێدانی دڵیان خراپە یاخود کێشەی توشبوون بە نەخۆشی دڵبووینە یاخود ئەوەی کە لە جەڵتەیەک با بڵێن تووشیان بووە بە هیچ شێوێک نابێ ئەوانە بەکاربێنن چونکە ئەوانە دەتوانین بڵێن چارەسەر نییە وە زیانێکی خراپتریان دەبێت وان لێ دەکات زووتر با بڵێن ئەندامەکانیان تووشی ئەو نەخۆشیانە بن کە باسم کرد. دکتۆر ئەی جۆری قاوەمان هەیە بەڵێ کامیانە ئەبێ لێ دوور بکەوینەوە هیچ جۆرێکەیە کە زەرەر بە تەندروستی مرۆڤ بگەێنێتن وەکو جۆر دەتوانم بڵێم کۆمەڵێک قاوە هەیە لە بازار دەتوانین بڵێن ئەڵێ بۆ کێشدا بەزاندن یاخود کۆمەڵێک قاوە هەوە هەیە بۆ کۆمەڵێک نەخۆشی وەکو بڕان بۆ قەڵەوی بۆ بڕان بۆ کۆمەڵێک نەخۆشی بەکاردێ دەتوانین بڵێم ئەوانە خراپترنیانن کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە تەنها ئەوەیە کە کەسەکان لە ڕووی بیزنسەوە بیرەکەنەوە کەوا لە خەڵک دەکەن بەکاری بینن بەڵام وەکو جۆری قاوە هیچ قاوێک ناتوانم دەستنیشان بکەم کە ئەویان خراپترینە چونکە ئێمە لەسەر بڕی کافاینەکەی کە سەرەتا ڕوونم کردەوە کە چەند پێویستە کەسەکان لە ڕۆژێکدا بخۆن مەسەن بۆ نمونە ئەگەر کەسێک لە هەفتەیەکدا هەموو ڕۆژ قاوە بخوا بە گلاس کە دەکاتە هەفت قاوە هەفت با بڵێن گلاس باشە کە من دەڵێم 4 دانە نابێ زیاتر بێ لە ڕۆژێکە ئەگەر ئەو هەفتی خوارد لە ڕۆژێکە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ بە 10 ڕۆژ لەوانەیە بگاتە چل کوب چل کوب لەوانەیە و کەسەوە هەست نەکا کە کاریگەری خراپی لەسەر هەبی بەڵام ئەوە بەردەوامە بە درێژایی مانگێک هەفتەیەک مانگێک 2 مانگ حتا ژیانی بەردەوامە کە دێ فقسی خۆیەکە سەیرەکە ڤیتامین دی کەمە لەولا پرسوەرینی توش بووە لەولا خەوزڕانی توش بووە لەولا تووشی کەمی ئیشتیا و خواردنی پێ ناخورێ و لەولا تووشی سترێس و باری و دەریونی خراپ بووە بۆیە دەبێت مرۆڤ بە خۆی تەندروست بێت با بڵێن ستایلی ژیانی کە باسم کرد با بڵێن باشتری بەدیلەکانەوانی باسم کرد چی بخواتەوە خەوی خۆڕێک بخات و هەروەها جوولەیەکیش بکات تا ئەو هۆرمۆنانەی هێدەر بدرێت بە شێوەیەکی ستی بایستی دوور بکەوێتەوە لە خواردنی با بڵێن قاوەکان. دکتۆر باسی خەوت کرد بڵێ قاوە تا چەند کاریگەری لەسەر خەو هەیە قاوە کاریگەریەکی ڕاستە و خۆ با بڵێن لەسەر خەو هەیە ڕێنمایی خەڵک ئەەکەین ئەڵێن نابێت 2 سعات پێشی خەوتن پێشی خەوتن ئەڵێن نان نەخورێ بەڵام وەکو کافاینەکەن ئەڵێن 4 سعات 4 سعات چ کافاینەچیش ئەوەی کە بە پێڕێنجی بۆ دانراوە مەسەن بۆ نمونە دەبێت چایەک بخواتەوە زەربی کە چای زەربی حتمما وەکو چایەکی ڕەش نییە یاخود باسی قاوەیەکەن بۆیە لە ڕەمەزانان ئێمە ڕێنمای خەڵکەکەین بە هیچ شێوەیە قاوە نەخۆنەوە حتا ڕێنمایەکەن کە چاش نەخۆنەوە بەڵام بە حکمی ئەوەی کە چایە وەکو کەلتورەکە کە لەگەڵ خوێنمان تێک هەڵبووە کە ڕێگە پێدراوە ئەگەر بخواتەوە بە بێشەکر یاخود بەوەی کە ماسەفاتانین کە باسین کرد چونکە کاریگەری دەبێت لەسەر خەوت تێکەدا کاتێک کە خەوی شتێک چوو کە لەو کاتێک کە ئەلەرمی مێشک بایلۆجی جسم داوا ئەکا کە تۆ نەخەوتی دەتوانی بڵێن هۆرمۆنی کۆرتیزۆل بەرزە بێتەوە هۆرمۆنی میلاتۆنین هیچ دەورێکی نامینی ئەوجا دەبێتە هۆی با بڵێن ئینتیها پەوکردنی ڕیخۆڵە هەروەها دەبێتە هۆی تێکچوونی باری دەرونی و هەروەها تێکچوونی با بڵێن بینین تێکچوونی بیستن تەعەسوب بوون حتا لە منداڵیش با بڵێن شتێکی زۆر ترسناکە کە منداڵ قاوە بخواتەوە بۆیە وەکو ڕێنمایی دەتوانین بڵێن کاریگەری خراپی دەبێت لەسەر خەو دوو لە مانگی ڕەمەزان هەیە کە بەیانیان هەڵەسێتن بە ڕۆژوو نیە یاخود مانگی ڕەمەزان نییە یەکسەر قاوەیەکە خواتەوە لەگەر قاوەکە نەخۆم خەو بەرم نادا ڕاستە شوێمان لێ بووە بەڵێم ئەوە شتێکی خراپە چونکە کاتێک کە تۆ لە خەو هەڵدەستی پێویستەکە بەیانەکەی ئەگەر کەسێکی تەندروست بی و تەمەنێکی گونجاوی دەتوانی تۆ بە خواردنی پرۆتینی دەست پێ بکەی کە ئەوەی ئەمە ڕێنماییمان کردو یاخود کە گوێی لێ بۆ بە شێوەیەکی تەندروست لە پسپۆرێک یاخود لە کەسێکی خۆراکی دەتوانی بەوە دەست پێ بکە بەڵام بە گەدەیەکی بەتاڵ قاوەیەک بخۆیەوە بەو بڕە کافیاینەی تێدایە ئەمە شتێکی زۆر خراپ دەبێت کاریگەری خراپی دەبێت لەسەر گەدا و لەسەر ڕیخۆڵە و لەسەر ئیدمانبوونی مێشک و بەردەوامبوونی کە داوا دەکات بیخۆیەوە وەکو کێشەکانی دیکە باسم کرد و تووشی دەبێت. دکتۆر کۆتا ڕێنمای چیە بۆ بینەرە؟
کۆتا ڕێنمایی دەتوانین بڵێن هەموو شتێک وەکو خۆی بەکاربینن واتە لە تێربوون و لە سۆر خواردنەوەی نەبی واتە لەوەی نەبی کە نەفست پێ مرتاحبی لەوەی بی کە تۆ با بڵێن جسم بە بڕی پێویستی پێوی بیخۆیە وەکو کافاینەکان ئەو جا وەکو کافاینەکانیش پێم وایە چایە باشترینە دەنا وەکو شلەکان ئەو چانە گژوگیانی باسم کرد کە هیچ ڕێژەیەکی کافاینی تێداهێن نییە دەتوانی بیخۆنەوە و بەکاری بینین بەڵام وەکو کافاینەکان هەتا پێیان بکرێت بە تایبەتی لە مانجی ڕەمەزان بەکاری نەهێنین چونکە دەتوانین بڵێن ئەگەر لە پێشی ڕەمەزان ئەگەر کەسێک بووبی زۆر ئیدمانی قاوە خواردنەوە بووبی کە وای لێکردبی تووشی کۆمەڵێک نەخۆشی بووبی بە تایبەتی پرچوەرین بە تایبەتی با بڵێن تووڕەبوون بە تایبەتی یاخود ئەو کەسانێک کە تووشی با بڵێن غودەی دەرەقینە با بڵێن ناتوان بیخۆنەوە تۆ دەتوانی لەو مانگەدا وا لە خۆت بکەی وا لە دسمی خۆڕات بینی کە واسی لێبینی و نەیخۆیەوە. دکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس کە لەگەڵماندا بوویت. زۆر سپاس بۆ باش دەستان خۆش بۆ دیاریکردنی ئەو تەوەرەیە. بەڵێ بینەران بەم شێوەیەش هاتیینە کۆچە ئەڵلقەی ئەمڕۆی پرۆگرامی تەندروستی و ڕۆژ و هیوادارین جێگەی سوود بین بۆ هەموو لایەک جارێکتر پێتان ئەڵێم ئاگاتان لە تەندروستیتان بێت و تەندروست بژین خواتان لەگەڵ بێت.